بەداخەوە ئێمە جیاواز لەوەی کە لە هەرێمی کوردستاندا ناوە بینین لە هەندێک شوێندا دارە بڕێتەوە شوێنێکە سووتێنرێت خەممانە بۆ پاراستنی ژینگە خەممانە بۆ بڕینەوەی دار و درەختەکانمان بەڵام بەداخەوە زۆرجار هەر خۆمان نەبوونێتەوە هۆی بڕینەوەی دار و درەختەکانمان ئێستا لە وڵاتانی دراوسێشمان لە تورکیا و لە ئێران وڵاتانە ساڵانە بۆ هۆی بردومانەوە بە مەبەست یا بێ مەبەست بە هەر هۆکارێکە بێت هۆکارێکن بۆ تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان کە بەداخەوە بەتایبەتی لە ناوچە دارستانیەکان لەسەر سنوورەکاندا ساڵانە بوونەتەوە هۆی سووتاندن و لە ناوبنی چەندین دارستان و پاوان لەو سنوورانەدا کە ئێمە خۆمان نەزانین دار و درەخت لە ڕووی ژینگەیە و بە سیەکانی زەوی دانرێت کە کاریگەریەکی زۆری لەسەر پاکردنەوەی ژینگە هەیە چونکە بڕینەوەی هەر دارێک ئەگە دارێکی پێگەیشتوو بێت کە توانێت دابینکردنی ئۆکسیجینی بۆ 2 کەس تا 3 کەس هەیە کە هەروەها توانای هەڵمژینەوەی گازی دوان ئۆکسیدی کاربۆنی هەیە هەروەها ئەمانە شوێنێکی گەشتیارین و شوێنی لانە و هێلانەی باڵندەکان شوێنی جوانی سوتوشتی هەرێمی کوردستانە کە بەداخەوە کە ئێمە هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە پەرلەمان لەسەر ئەم بابەتانە بێنە گفتوگۆ چونکە ئێمە پێمان ناخۆش کە بینین لە وڵاتی خۆمان درەختێک دارێک گەبڕێتەوە هەموو چالاکەوانانی ژینگە ڕێکخراوە ژینگەیەکان هەمومان هاوارمان لێ هەڵدەسێت جاوەرە ئێستا ببینی لە وڵاتێکی دراوسێتەوە بە ڕووبەرێکی زۆر لەو ڕووبەرانەی کە خۆمان ئەمانە بە هەزاران دارستان و پاوان لە هەرێمی کوردستاندا ئەسووتێنرێ کە بەداخەوە تا ئێستا هیچ هەڵوێستێکمان نەبینیوە کە هۆکاریان بێدەنگەچیە بۆیە هیوادارین کە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بە زوویی و بە جدی لەسەر ئەم بابەتانە بێنە جواب چونکە دارستانەکانمان لە سنووری پارێزگاکانی دووهەو لە سنووری پارێزگاکانی سلێمانی لە منتەقەی پێنجێن و لە شوێنانەی کە لە سنوورەکانن لەژێر هەڕەشە و مەترسی لە ناوبردندا لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە سووتاندن بێت لە ڕێگەی تۆپبارانکردنەوە بێت کە ئەمانە دوجار ژینگەی وڵاتی ئێمە زەرری پێگات ئەبنە هۆکارێک بۆ تێکدانی هاوسەنگی ژینگەی لە هەرێمی کوردستاندا خۆی بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردووە بە تایبەتی ناوچە سنووریەکان هەم لە سنووری کۆماری ئیسلامی ئێران و هەم سنووری تورکیا چەندین پێشێلکاری ژینگەی ئەنجام درراوە یەکێک لەوانە ئەگەر بیبینینەمە لە هاتنی وەرزی هاوینە زۆرترین ئاگرکەوتنەوە لە خاڵە سنووریەکانە ڕوەدا بەشێکی دەگوازرێتەوە بۆ باشوور ینی لە باکوور و لە ڕۆژهەڵاتەوە ئاگرەکان پەڕیونەتەوە هاتوونە لە باشوور زۆرترین پوش و پاوان و دارستان سووتێنراوە گومانی تیانی ئەم کارانە دەستێکی لە پشتەوەیە ئامانجیش لێی وێرانکردن و تێکدان و شێواندنی ژینگەی هەرێمی کوردستانە وەک چۆن لە ساڵی 1970 بەعس یەکێک لە ئامانجەکانی گۆڕینی دیموگرافیا شێواندنی ژینگەی باشووری کوردستان بووە ئەوەی کە ئێمە بینیومانە لە ڕابردووە یاخود بڵین لە ساڵی 1970 بەدواوە تاوەکو ئێستاش بەشێک لەو ناوچانەی کە بەر پرۆسەی شاڵاوی ئەنفال کەوتونە تا ئێستا ژینگەکەی ناتوێتەوە تایمی خۆی ئەمە ئامانج لێی ئەو پرۆسەی کە بەرامبەر گەلی کورد کراوە تەنها ئامانج لێی لایەنە مرۆیەکە نەبووە بگرە لایەنە ژینگەیەکەش یەکێکی تر بووە لەو ئامانجانە لەبەرەوەی بەعس ئەیزانی هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین سەرچاوەی سامانەکانی تایە لە ئێستاشە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران یاخود تورکیاوە ئەم پرۆسەیە دووبارا بێتەوە گومانی تیانە مەسلەی سووتاندن مەسلەی وێرانکردن مەسلەی تۆپباران و یاخود ئەو هێرشانی کە ئەخرێتە سەر ناوچە سنووریەکان بەشێکی تیا ژینگە زەرمەند بوو ینی بۆ نمونە لە ماوەی ڕابردووە بینیمان بەهۆی ئەو فڕۆکانەی تورکیاوە چەند سەد سەر ئاژەڵ بۆ نمردارەوە بوون کامە خۆی لە خۆیان زیانگەیاندن بە ژینگێ و لە هەمان کاتیشا بەلایەکی ترەوە بەپێ و داتا ئامارانی کە ئێمە وەرماگرتووە ساڵانە بە هەزاران دووەنم پاوان و دارستان لە هەرێمی کوردستانە ئەسووتێ ڕاستە بەشێکی دەستی مرۆیی باشووری کوردستانی تەیە بەڵام بەداخەوە بەشێکی تر پەیوەندی بە تۆپباران و بەو هێرشانەوەیە کە هەردوو وڵاتی هاوسێ ئەیخێنە سەر باشووری کوردستان بۆیە دەکرێت ئێمە هەم وەک ڕێکخراوە ژینگەیەکان هەم لایەنی حکومی بیر لەوە بکەینەوە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نەتەوە یەکگرتوەکان ڕێگە چارەیەک یاخود بربەستێک دروست بکرێ بۆ ئەم هێرشانەی هەم تورکیا هەم کۆماری ئیسلامی ئێران ئیتر بە هەر بیانویەکەوە بیکەن بە ناوی بوونی گەریلاکانی پەکەکە یاخود پێشمەرگەکانی دیموکرات و حیزبەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە پاساو نییە بۆ ئەوەی کە وڵاتێک بێ خاکەکە دوێرانکە ژینگەکەت بسووتێنێ بەو شێوەی کە ئەیبینین بەداخەوە ئەگەر بۆ گەشتێکی سەر سنوور بکەیت دەزانی لە ماوەی ڕابردووە لە ڕووی ژینگەیەوە چەند زیان بە ناوچە سنوورەکان گەیشتووە.